بەڵە بەڕێزان وەک دەزانین کە ماوەی چەند ساڵەکە قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان چەند کێشە و گرفتێکیان هەیە کە بەشێک لەو کێشە و گرفتە کەڵەکەبوانی زانکۆ و پەیمانگاکان تەنگی با قوتابیان هەڵچنیوە کە لە ئێستادا بە تەمان مانگرتنی سەرتاسەری ڕابگەیەنن. بەڵام کەشوهەوا و بارانی بەلێزمە و داخستنی دەرگای ناوەندەکانی خوێندن مانگرتنی ئەوانیشی دواخستووە. دیارە لە دوای نەهێشتنی پاشەکەوتی موچەی قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان داوای دەرماڵی ماگانە دەکەن. لەگەڵ ئەوەش ئەم قوتابیانە دەیانەوێت دەستی حیزب لە ناوەندەکانی خوێندندا دوور بخرێتەوە. بەڵە بەڕێزان بۆ قسەکردن لە ناڕەزایی و داواکاری قوتابیان میوانداری بەڕێز ڕازگۆ قاسم نوێنەری قوتابیانی ناڕازی زانکۆی سلێمانیمان کردووە. کاک ڕازگۆ زۆر بەخێر بێی. سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ ئێوە. زۆر بەخێر بێی. سلامن پیرۆزبایی بەرنامەی نوێتان لێ یەکەین. زۆر سپاس. سەرەتا ئەمانوێ بزانین ئەم بڕیاری ئێوە لە چێوە سەرچاوی گرتووە. ڕاستی دوایەوەی کە لە ساڵانی ڕابردوو لە توای ساڵانی 2014 و 2015 کە دەرماڵی قوتابیان بڕا کە لە مودەی ڕابردوو بە بڕیاری ئەنجومەنی وەزیران قەرار درابوو کە هەموو خوێندکارێک بڕێکی دیاری کراو لە پارەوەکو دەرماڵی هاوکاری وەربگرێت کە ڕێژەکەی گۆڕا لە تەلەبەی ناوشار بۆ تەلبانێک کە لە داخلین بۆ تەلبانش کە داخلیان نەگرتو تەلەبەی دەرەوەی شارن. بوونی ئەم ڕێژە هاوکاریە زۆر پێویست بوو لەبەرەوەی قوتابی خاوەنی هیچ سەرچاوەیەکی دارایی کە نەبوو بۆ ئەم سەرچاوە داراییەوە توانای خوێندنی هەبوو ئیتوانی بەردەوام بێت لە پرۆسەی خوێندن. بەڵام بەدواخەوە لە دوای ستەمی پاشەکەوتی موچە و لە دوای ئەوەی کە زۆرێک لە دەرماڵەکان بە تایبەتیش دیارترینیان کە چینێکی زۆر بەربڵاون خوێندکارانن کە دەرماڵەیان بڕا و لە پاڵ ئەمەشە نەگەر دەرماڵە بڕان بوو حەزەکەم هەر لەسەرەوە کورد نەکرێتەوە لە پاڵەوەی کە دەرماڵە برا هەستان بە دانانی باج و ڕسوماتی زیاتر لەسەر خوێندکار وەک ئەوەی کە خوێندکار کۆمەڵێک سەرچاوی دارایی زۆر زیاتری هەبێت و بیەوێت بە کە دەرماڵەکەشە بڕی هێشتا پارەی زیاتری لێبسەنیت. بوونی ئەم هەموو ڕسوماتە لەسەر خوێندکار و نەمانی دەرماڵەکەی وای کرد کە زۆرێک لە خوێندکاران ئەسڵەن توانای خوێندنیان نەمێنێ. ئێمە ئێستا لە ماوەی ڕابردووە جیلێکمان هەیە کە چۆتە مەرحەلەیەک و مەرحەلە چواری تەواو کرد و تەخەڕوجی کردو بێ ئەوەی نەک هەر دینارێ لە حکومەت وەرنەگرێ بەڵکو سیستەمی پاشەکەوتی موچە وای کرد ئەم خوێندکارە زانکۆ تەواو بکات و لە پاڵەوەشە کۆمەڵێکی زۆر باج و ڕسومات بە هەر لەگەڵ وەرگرتنەوەی کارتی ساڵانەکەی خۆی بەس بزانێ بۆی دەرچویان ئەبوایان لە ڕێپارەی بدە لەگەڵ داخەڵبوونی بە جامیعە لەگەڵ یعنی ئەو هەم ڕسوماتی کە زیاد کرا لەگەڵ خوێندکار بەڕاستی ئێمە فشارێکی زۆری دروست کرد لەسەر خوێندکاران کە وای کرد لە مودەی ڕابردوو هەندێک واز بن وای کرد کە یعنی بە جۆرێکی لێ هاتووە ئێستا بەداخەوە ئەو بڕیارە کاریگەری هەبووە لەسەر ساردکردنەوەیان بوونە وازهێنان و دەسەڵگرتنی قوتابی لە زانکۆیان کاریگەری هەبووە لەسەرەوە بەڕاستی وەزعێکی وای دروست کردووە کە ئێمە لە هەفتەی ڕابردوو لە شاری هەولێر وای لێ هاتوو وەک چۆن کاتێک ستەمیانە کرد لە پێشمەرگە وای لێ هات پێشمەرگەکان لە ناو مزگەوتەکانە بەرماڵ ڕابخەن ئێستا وای لێ هاتوو قوتابیان لەو مزگەوتا بەرماڵ ڕاخەن. یعنی هاوکاری کۆکراوەتەوە بۆ تەلەبەی داخلی بەس بۆی بتوانێت داخلی مەسروفی خۆی بکات کە ئەمە شەرمەزاریە بۆ دەسەڵاتێک کە لە پاڵ ئەوەی کە هیچ بیانوێک نەماوە ئێستا بۆی دەرماڵە نەدرێت هەرچەنە پێشتریش بیان و نەبوو. ئەم بڕیارە بۆچی لە ئێستادا درا وەک دەزانین کە ئێستا پاشەکەوتی موچە نەماوە گوزەرانی خەڵکیش بەرەو باشی دەڕوات. ئێستا نێمەش قسەکەمان لەسەر ئەوەیە مادەم پاشەکەوتی موچە نەماوە بەچی بیانوێک دەرماڵەکان ناگەڕێنەوە ئەسڵەن بەچی بیانوێک باج و ڕسومات لەسەر خوێندکار زیاکەن بەچی بیانوێک خوێندکار و ئیجباریەکەن لەسەرەوەی لەگەڵ هاتنی بۆ زانکۆ پەیڕەوی سیستەمێک بکە پەیڕەوی نوێنەرایەتیە بکە کە خۆی داینێناوە پەیڕەوی ئەو باج و ڕسوماتە بکە کە بەسەری هەسپێنراوە بۆشی نەبێت قسە بکەوە بۆشی نەبێت داوای دەرماڵەکەی خۆی. ئێوە دەتانەوێت بۆ منە لە سەرەتای وەرزێکەوە سەرەتای مانگێکەوە دەست بکرێتەوە بە پێدانەوەی دەرماڵەکانتان یا دەرماڵە لە دەستچوو وەکۆڵی پاشەکەوتەکانی ئێوەش وەکۆڵی داواتان کردوتەوە. ئەم بابەتەوە بۆی وەکو خوێندکارێکی زانکۆ جا بدەمەوە دوو بابی هەیە بابێکیان بابی قانونیە چونکە لە کۆتاییە دەرماڵە وەکو موچە نییە بڵین پاشەکەوت کراوە بەڵکو بڕدراوە بۆ ئێمە ڕۆی یاسایەکەی بەجیا لێ ئەگەڕین کە ئایا داواکردنەوەی دەرماڵک پێشوەختەکان وەکو موچە تەعاملی لەگەڵاکرێیان ناچکە دەرماڵ و موچە لە ڕۆی یاسایە و دوشتی جیاوازن. بەڵام ئەوەی کە ئێمە ئێستا داوایەکەین داواکاری دەست بەجێمانەوەیە بۆی بتوانین بەردەوامی بە پرۆسەی خوێندن بین لەم بەزعەنا لەبارەیە بۆی بتوانین خوێندکاران و قوتابیانمان لەسەر جەم شار و شارجەکان بە تایبەتیش خوێندکاران یەکە ناوخۆیەکانمان سەڕای باری نالەباری دارایی بەردەوامی بە پرۆسەی خوێندن من پێویستە دەرماڵە دەست بەجێ بگەڕێنرێتەوە. زۆر باشە لە ئێستا ئێوە تەنها داواکاری دەرماڵەکەن یاخود وەک دەزانین کە چەند کێشە و گیرگرفتێکی کەتان هەبوو وەک نەبوونی ئاو کارەبا لە مودەی ڕابردوو کە خۆپشاندانەکانمان دەست پێ کرد کۆمەڵە گرفتی زۆرمان هەبوو بە تایبەتی لە یەکە ناوخۆیەکان و خاصەتەن یەکە ناوخەکانی پارێزگای سلێمانی بە ڕۆڕاستانە هەندێک لە گرفتەکان چارەسەر کرا بەڵێ وەکو هەندێک لە خزمەتگوزارەکان یەکە ناوخۆیەکان بەڵام لە کۆتایی ئێمە کە هەتا وکنێکە واژووشمان کۆ کردەوە لە پارێزگای سلێمانی نزیکەی 7500 خوێندکارمان واژوومان کرد واژوومان کۆ کردەوە کۆدەنگ بووین لەسەرەوەی کە ئێمە کۆمەڵێک داواکاریمان لەو داواکاریانە دیاریترینان گێرانی دەرماڵە بوو کەم داواکاریمان نەگەر جێبەجێ نەکراوە بەڵکو ئێستا یعنی ئەوەی کە تا دوێنێ لە پای داواکردنی دەرماڵە ئێمەیان پێ ڕەشیان لێکردین کە بۆمان نییە داوای شتێ بکەین کە هی خۆشمانە هەروانە ئێستا بەحساب ئەیانەوێت سوارکەشی
شەپۆلی ناڕزایی خۆپیشاندانی خوێندکاران و قوتابیان من بۆی کە ئەوان دەرماڵاگەرن لە کاتێک ئێمە چەندێکە خەباتی بۆکەین داوای ئەو مافاکەین کەی خۆمانە دەرماڵە نەگەڕاندراوەتەوە بعد و ڕسوماتەکان کە داوامان لێ کردو لە ماوەی ڕابردوو خۆپیشاندانمان بۆ کردو کە ئەم بعد و ڕسوماتە زوڵمە لە تەلەباکرێن نابێت وەربگیرێت ئەم داواکاریشمان جێبەجێ نەکراوە خوێندکارێکەکانمان کە لە ئاتی زانکۆکان ماوەی ڕابردوو دانەمەزێنرا ئەم داواکاریشمان ڕاستانە بە کولفی کول جێبەجێ نەکراوە پشتگوێ خراوە لە پاڵەوەشە مەسەلەی دەستی حیزبیش ئەم بابەتەش بابەتێکی دیارە کە ئێمە داوامان کردووە ئەویش پرۆژەمان تەقدیم کردو نەگەرەوەندە وتومانە یانی کە ئەم مۆزوعە بورم ئەم مۆزوعە باوانە بێت با دەستی حیزب لە زانکۆ دەربین لە پاڵەوە بەدیشمان دەستی حیزب لەناو زانکۆ پێمانگاکان بە پلەی یەکەم هەندێکی ئەمە ئیختصاسی هەندێکی لە ئاستی سەرۆکایەتی زانکۆکانەیە و هەندێکیشی لە ئاستی ڕێکەوتی نێوان ڕێکخراوە خوێندکاری و قوتابیەکانەیە ئەوەی کە گرنگ بێت ئێمە هیچ داوامان کردووە پرۆژه ئاسا داوامان کردووە کە خوێندکار خۆی حڕ بێ لە دیاریکردنی نوێنەری خۆی لە زانکۆیە تاکو نوێنەراتی بکات بەڵام ئێستا حالیەن کۆکبوونەوەی خوێندکاران لە حاڵۆزێکی ئێستا کە نزیکین لە کۆتایی ساڵ و نزیکین لە فاینەڵ و تاقیکردنەوەکانی کۆتایی ئەوەی کە خوێندکار لەم حاڵەتەش ئاهێنێتە دەرەوە بەو جەوەنا لەبارە زۆر پێویستی مەسەلەی داواکردنی دەرماڵەیە کە حەزەکەم وەکو نوێترین هەواڵیش پێتان بڵێم کە کەمێک پێش ئێستا پێشەی بێمە بەرنامەکەتان لە بەردەم دەرگای سەرەکی کەمپی نوێی زانکۆی سلێمانی خۆپیشاندانی خوێندکاران بەردەوام بوو ژمارەیەکی زۆر لە هێزانەکان لەوێ بوون کە ڕێگریان کردو لە کەناڵەکان کە خۆپیشاندانەکان بگوازنەوە حتا وکوێ ئەگەر کەسێکیش گومانی لەوەی لە بکرا کەمبایلێکی بەدەستەوێ ئەگەری هەبێت تەسویر کەمبایلەکەشیان لەدەسەندن ئەمەش کاتدارەوەیکی ناشینە بەرامبەر خوێندکارێک کە داوای دەرماڵی لە ماوەی ڕابردوودا مامۆستایان خۆپیشاندان و بایکۆتی سەرتاسەریان ڕدەگەیاند و دەڕژانە سەر شەقامەکان و هۆڵەکانی خوێندنیان بەجێهێشت بۆ گەشتزانین بەجێهێشتنی مامۆستایەک لە هۆڵێکی خوێندن لە جارێکە 36 تەلەبە وەکۆڵێ دێنە دەرەوە مەبەستم ئەوەیە ئومێدتان هەیە کە خۆپیشاندان و بایکۆتی قوتابیان دەسەڵات بە ئاگا بێنیان بۆ نەزەنگێک بێ بۆ گوێی دەسەڵاتداران و حیزبەکان و حکومەت ئێمە ڕەچاوی ئەوەکەین کە خوێندکارانی زانکۆ پڕوزەترین جیلی کۆمەڵگان و خوێندکارانی زانکۆ فرەڕەنگترین جیلی کۆمەڵگان و لە ژمارەشا زۆرترین جیلی کۆمەڵگان بۆیە ئەمە ئەبێ بە وریاییەوە تەعامل لەگەڵم جیلیا بکەین لە مودەی ڕابردوو هاتن ئەوانەی سەر شەقام کە هات فێرخوازانی ناڕازی کە هاتە سەر شەقام کاریگەری خۆی هەبوو هیچ زۆر بەپەلە سەرۆکایەتی زانکۆکانی هێنایە سەرخەت کە هەندێک لە کێشە و گرفتەکانی ناو کۆلێژ ناو زانکۆکانی بەتابەتیەکە ناخۆیەکانی چارەسەر کرد بەڵێ هیوامان وایە چارەسەر بکرێت خۆ ئەگەر چارەسەریش نەکرێمانەوە نیە ئەمە بێدەنگ بین لە کۆتاییە من مافێکی شەرعی خۆمە داوایەکەم هەتا وەسیلە ما بێ بە وەسیلەی مەدەنی داوایەکەم کە ئەم مافی من بەدەست بێندرێت و ئیتر ئەوەی کە ئەبێ خەبێبی بێتەوە پرسیاری لێ بکەیت ئایا خەبەرتە بێتەوە یانە ئەو دەسەڵاتەیە کە بڕیوێتی ئەو دەسەڵاتەیە کە زوڵمەکە ئاکات زۆر سپاس بۆ بەڕێز ڕازگۆ قاسم نوێنەری قوتابیانی نەڕازی زانکۆی سلێمانی هومێدی سەرکەوتن و بەردەوامیتان بۆ خواست.